خودی ئەوها ببین لە منداڵەکانیان مدەی خوێندنیان بدەنێ لە پاش مدەی خوێندنەکەیان لە پاشی بیان بن بیان گەڕێن باشە ئەگەر لە ماڵەوە بەجیان بێڵن بەبێ ئیش مەشغوڵیان نەکەن ئەو ماڵ و منداڵانە ئەو بداک و بابکە خۆیان مەشغوڵکەن بە ئیشی تکە بە ئیشی کاسبی بتن بە ئیشی ماڵەوە بیتن ئەو مناڵانە واین لێ دێتن ڕوو لە ئایپات و ڕوو لە موبایل و شتەکان دەکەن خۆیان بۆوانە مەشغوڵ دەکەن. دایک و باب پێویستە متابعی منداڵەکانیان بکەن بزانن مۆبایلەکان بۆ چ ئیستعمال دەکەن لەگەڵ چێ قسە دەکەن چ وێبسایتێک دەکەنەوە یانیش وەقتی تهدید بکەن ڕۆژانە چەند ساعت یان پاشی کاوازبەکانی خۆیان حەڵ دەکەن تەواو دەکەن ئەوجە دەتوانن مۆبایلەکە ئیستعمال بکەن. لێرەدا گەنجێکی زۆر خۆی داوەتە مۆبایل و ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان بێگومان هیچ ئیسفادەیەکی لێ ناکات ناڵێن هیچ لە 105 گەنج توانێت ئیسفادەی لێ بکات بۆ نمونە ئەتوانێت لایەنە باشەکانی ئەتوانێت لە ڕێوە کارێک بدۆزێتەوە. لایەنی خراپیشی زۆرە بۆ نمونە بۆ زاکیرە چونکە ئەوەندەی فکری لەسەر ئەو ئەنتەرنێتەیە فکری لە ژیانی ڕۆژانەی نییە.